ئەمە هەیەمە تەماتی و شکراوە ئەمانە ئەزان بکەین ناگەوان ئەو شتانی کە لێرەن هەمووی بەرهەمی خۆماڵین نەختێکی نەبێت ئەویش وەکو مکیاج و جلوبەرگ و نەختێشتی تر کە ئێمە لە ناوخۆنیمانە ئەگەر نا ئەوەکانی تر هەمووی بەرهەمی خۆماڵین بۆ ماوەی 5 ڕۆژ تاکو یەکشەم لێرە تا سەعات 9 لێرە بەردەوامە بین ئێمە 57 کەسین یعنی ئەو فرۆشیارەکان 57 فرۆشیارن هەمومان وەکو گروپێک یەکمان گرتووە و ئەم بەرهەمە خۆماڵانە بە خەڵکە ناسێنین ئامانجمان ناساندنی بەرهەمی خۆماڵیە بەرەو پێشبردننی ئابووری وڵات ئەم هەنگوینە هەنگوینی داری چای گۆزارە لە سنووری شارباژێر بینی شینکایەتی و دۆڕی زیاتر